وانێکی بەڕێزم لەگەڵا لێرە لەگەڵ بەڕێزیان لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز ڕەجەب زوبەیر قایمەقامی قەزای ناوەندی سۆران زۆر بەخێر بێ. ئەم پرۆژە چەندە گرنگە بۆ خەڵکی سۆران بە تایبەتی شقامی 40 متری و پرۆژەکانی دیکە کە لە بواری ڕێکۆبان لە ئیداری سەربەخۆی سۆران جێبەجێکراون؟ سپاسان دەکەم. خۆتان نەزانن دوای بوون بە ئیداری سەربەخۆی سۆران و لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر بەم دەڤەرەدرا. یەکێ لەو پرۆژانەش کە ئێستا ئێمە لێرە وەسڵاوین لە 13/5/2024 لەلایەن ڕێزا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕێزدار مەسرور بارزانی بەردی بناغی دانرا و یەکێ بە پرۆژەی استراتیژیەکانی ئیدارە سەربەخۆی سۆراندا دەنرێت کە نزیکەی 50 میلیارد دیناری عێراقی کولفەیتی. ئەم پرۆژێ تا چەندە بۆ خزمەتگوزاری هاوڵاتیان گرنگە کەمکردنەوە ڕووداوەکانی هاتوچۆ قەرباڵغی ناو شارەکان ئەو لۆدە زۆرەی کە لەسەر ئەو شەقامە بووە چەندەمانە کەمەکاتەوە هاوڵاتیان توان سوودی لێ ببینن؟ خۆی ئەمە یەکێ لە پرۆژە هەرێ استراتیژیەکانی ئیدارە سەربەخۆی سۆرانە لەو کابینە خۆشبەختانە گرنگێکی زۆر بە کەرتی ڕێگابان درابوو. یەکێ لەوانش کە وەکو باسم کرد بێجگە لە جسری دەروازەی سۆران ئەمەش یەکێ لە پرۆژە گرنگەکانە کە ئەمساڵ لە قەزای ناوەندی سۆران دەکرێتەوە و جەنجالێکی زۆر لە سنتەری قەزای ناوەندی سۆران کەم دەکاتەوە و دەتوانێتن شتێک بکاتن کە دوو قەزای تر قەزای سیدەکان و قەزای مێرگە سۆر بە سنتەری قەزای ناوەندی سۆران ببەستێتەوە. لە هەمان کاتدا کۆمەڵە گەڕەکەکان کە لەو دیوی هەردوو دیوی چ سنتەر و چ دیوی ناحیەی دیانە هەردوو کە گەڕەکەکانی ئازادی زانکۆ بادلیان دێلزیان و خودی ئیدارەش بە سنتەری ناوەندی سۆران دەبەستێتەوە کە ئەمەش جەنجالی و قەرەباڵغێکی زۆر کەم دەکات. باش ئەم شەقامە بەرزترین پرد لە ئاستی کوردستان و عێراقیش لەخۆ دەگرێت. ئەمە چۆن کراوە دیزاینەکەی و کارکردن تێیدا تا چەندە گرنگ بۆ بۆمەی کە هەم دیزاینێکی تایبەت و جوانیەکی تایبەت بە شاری سۆران دەبەخشێت کە دێتە ژوورەوە لە سۆرانەوە هەمەوەی کەیتر لە بواری هاتوچۆشەوە حتمەن بۆ شارەکە گرنگە. ئەمەیەکی لەوانەیە کە پرۆژانێک کە خۆتان ئاماژەتان پێ کرد کە درێژەکەی نزیکە 3200 مەترە و ئەم پرۆژەیە وەکو باسی کرد کە بە چلمەتی دروست کراوە کە هەر لاینێکیشی لە سێ لاین پێکات و هەر لایەکی لەو شقامە هەر سێ ئۆتۆمبیل لە یەک سایدی دەتوانن هەر سێ ئۆتۆمبیل لە وڵات بە دیزاینێکی تایبەتیشی بۆ دانا شوێنێکی چونکە تۆپۆگرافی قەزای ناوەندی سۆران تۆپۆگرافێکی جیاوازە و شوێنێکە کە دەبوایە بە شێوازێکی دەدانتوانی بە شێوازی قەنتەرەش ئەمە بکەن بەڵام شتێکیان کرد بەجە سرو ئەوانە کە کولفەکەی بڕێک تا حدێک زۆرتریش بوو بەڵام بۆیە کە هەم سیمایەکی جوانتر ببەخشیتەوە هەم جسرەکەش لە درێژمەوە لە ڕوو کوالیتی ئەوانەوە بتوانیتن شتێکی باشتر بێتن کە ئەمەش جەست خۆشیە لە جەنابی سەرۆکی حکوومەت کە جەنابیان خۆی ڕەزامەندی داوە لەسەر ئەم پرۆژەیە. باشە لە 6 ساڵی ڕابردوودا لە ئیداری سەربەخۆی سۆران 157 پرۆژە لە بواری ڕێکۆبان جێبەجێکراون 25 ڕەزامەندی لەسەر دراوە کە جێبەجێ بکرێن. چەند پرۆژەی دیکە ئایا هەیە چی دیکە بۆ سۆران دەکرێت لە بواری خزمەتگوزاری بە پشتی پرۆژەکان؟ ئەمە گەر بچینە بگەڕێنەوە بۆ چەند ساڵی ڕابردوو دەکرێت بنێن قەزای ناوەندی سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران ینی بەڕاستی وەکو گوندێکی بچووکوا بوو ینی شتێکی ئەو تۆی تێدانە بوو بەڵام ئێستا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئیحتیمامی کە دا بە ئیدارەی سەربەخۆی سۆران ویستی کە شتێک بکە کە ئیدارەی سەربەخۆی سۆران شتێک ئامادەکاری بکە هەتا ببیتە پارێزگاک لە مستەقبەلدا بۆی ئەو جادانە کە کۆمەڵی جادەی استراتیژیک لە ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێ کراون جێکە لە پرۆژەی استراتیژیانە 185 گەڕەکەەکانی سنتەری ناوەندی سۆران هیچ خەدەمات و خزمەتگوزاری نەبوو کە لەم کابینە توانراوە خۆشبەختانە خەدەمات و خزمەتگوزاری سەرەتایی بگەینێتە هەموو ئەو گەڕەکانە کە دەتوانن بڵێم خۆشبەختانە نزیکە لە 185 بۆ 90 گەڕەکەەکان ێستا لە قەزای سنتەری قەزای ناوەندی سۆران خزمەتگوزاری و دەستی خزمەتگوزاری کابینەی نوێمی پێگەیشتووە. باشە یەکێک لە خاڵە گرنگەکانی دیکە جگە لە ڕێگۆبانە میس پرسیار لە جەنابەت بکەم پرۆژەی کارەبای 24 کاتژمێریە پرۆژەی نیشتیمانی کارەبایەکە ئیتر پرۆژەی ڕووناکی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کابینی نوێم ڕاگەیەندرا ئێستا ئیدارەی سەربەخۆی سۆران بەگشتیان پرۆژەی هەیە تا چەندە سوودتان لەم پرۆژە گرنگە وەرگرتووە هاوڵاتی تا چەندە سوودمەند بووە لە پرۆژەی ڕووناکی؟ خۆی خۆشبەختانە ئێمە ئیدارەی سەربەخۆی سۆران یەکێ لەو ئیدارانە بوو کە یەکەم ئیدارە بوو گەیشتنەوە پرۆژەوە گرتیەوە پرۆژەکە گرتیەوە خۆشبەختانە بە سنتەری قەزای ناوەندی سۆرانیش هەر لە سەرەتای دەستپێکە پرۆژەیە خۆشبەختانە قەزای ناوەندی سۆران سوودمەند بوو لەو پرۆژە نزیکەی چەند هزار ئێمە مۆلیدەیەکمانە بوو هەر لە خودی سنتەر نزیکەی 125 مۆلیدەمان لە خودی سنتەرە بوو کە هەموو ئەوانە دووکەلێکی زۆریان دروستە کرد ڕۆژانە ئێمە وەکو قایمەقامیەت وەکو ئیدارە ڕوبەڕووی کێشە هاوڵاتیان دەبووینەوە لە بەدەنگی ژاوەژا و دووکەل و پیسی ئەو مۆلیدانە ڕاستیەکەی بۆ شوێنێکی گونجاوش نەبوو کە تۆ بتوانی بیان گوازیتەوە ئێمە ڕوبەڕووی ئەو مەشاکیلە بووین بەڵام خۆشبەختانە پرۆژەی ڕووناکی توانیتن ئەو مەشاکیلانەمان بۆ حەلکە و خەڵک سوودمەند بووە بەڕاستیی خۆشبەختانە نزیکە 300-400 هزار خەڵکی دانیشتووی ئیدارەی سەربەخۆی سۆران و نزیکەی 200 هزار خەڵکی دانیشتووی قەزای ناوەندی سۆران لەو پرۆژەدا سوودمەند بووینە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ڕەجەب زوبەیر قایمەقامی قەزای ناوەندی سۆران زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس دەکەم. بەڵێ